بەداخەوە ئالەم چەند ڕۆژەی پێشوودا بە حساب پارە و خواردن هاتۆ بۆ کەسانەی کە معاشیان نییە و حاڵیان خراپە بە سەدەها و هەزارەها خەڵکی معاشخۆر کە شمولی ناکات کە پێی ناشێت کە حرامە پێی وەریگرتووە. وەڵای خەڵکی دەڵێ خەڵکی وا وەستاوە هاتۆ بۆ ئەو پارەوە بۆ خواردنە شەرم دەکەی کاتێکە سەیری دەکەی. عیب ناکەی لە خۆتۆ حرام دەخۆی؟ مەیە بۆ مزگەوتەوە حاڵەکەتە. شەرم ناکەی لەخوا، پاشان شەرم ناکەی لەو میلەتە لەگەڵ هەژار و فەقیرە ئاوەستی کاتێکە تۆز نە زەکاتت پێشێ نە خێرت پێشێ نە پارەکەی شمولی تۆ دەکات. پاشەم خەڵکە بۆچی بە خۆماندا ناچینەوە؟ بە سیارەی پێش دەفتەریەوە دێ بۆ 15-20 هزار بۆ 50 هزار وەریگرێت. بەداخەوە خەڵک ئەمڕۆ نازانم وای لێ هاتووە، زۆربەی خەڵکی وای لێ هاتووە لە حرام ناگەڕێتەوە. فێڵەکان لە ئەمەکە و لە ئەوەکە، ئاخر فێڵت کرد خۆ فێڵ لەخوا ناکرێ، خوا ناخەڵەتێ. بەداخەوە کەوتوینەتە سەردەمێکی ئاواوە خەڵکەکەی زۆربەی لە هیچ شتێکی حرام ناگەڕێتەوە، بەڵام بۆ قەبر و قیامەت گشتی ئاوا دەستی نوقاوە ئیلا کەسانێکی کەم نەبێت. بەڵێ خۆشەویستان با بە خۆماندا بچینەوە.